ریوبری اوفیسا روداوی لنیویورک نتوین یک بوی نامو عبدالله جیجیگری بردف که سکرتر گشتی نتوین یک بوی یو این فرحان حق پرس کر. پرسا ایرشا لسر وان کردان کر گل شامه دما شاهی سالوگره کتنا اسدال کردستانی را کربون بلند کربون لایرشی وان کسان کرن ری ندان کو آلا کردستانی بلند ببه نامو پرس کر که هلوستا یو این لهمبری وان ایرشان چیه؟ فرحان حق تکز کر کو پیام وان سرکه اوه کو حمو بیکاته ما فین وان این خوپیشاندان و پیروز کرنا با آوه کو او مناسب دبینن هیا هر وها دبیجه درباره وی که دجی نتوین یک بوی داخویانی یک دایه درباره یکمین سالوگره کتنا رژیم اسد ئەمڕۆ لە میدیادا بڵاو بووەوە کە دانیشتوانی کورد لە دیمەشق ڕێگریان لێکراوە ئاڵای کوردستان بەرز بکەنەوە بۆ ئاهەنگگەڕان بەبوونەی ساڵیادی ڕووخانی ڕژێمی ئەسەد. پامی نەتەوە یەکگرتووەکان بۆ دەسەڵاتدارانی سووریا لەسەر ئەمە چییە؟ سپاس. تاکە پەیامەمە یا ڕاستەقینە ئەوە کو باوەری ئەمە وسایەک و چەباهیە پێکهاتەیان مافی خۆپێشاندانی هەنە دناباندەژی شاهیکردن بەوێ ئاوایی کو ئەو بەگونجاو دەزانن و بێگومان دەربارەی یەکەمین ساڵوەگەرە هەرفینە ڕژیمە ئەسەد و ئەو داخویانی دیت کۆ ڕۆژە دووشەمێ مە بەڵاوکرد بوو. دیار کرد ریوبری اوفیسا روداوی لواشنطن ج ناوندا کنگرسا امریکا لگلمنا دیار به خیراتی رو گوتو بیجا که گلکی گرم لجم وهبو و جزاین قیصر به تمامی لسر سوری بین را کرن پروسیس چاوه دیار پروسیس را کرن وان جزاین و چاوه مکانیزم و چه به بله دل بخین یعنی هندستان او جزا یعنی برین هاشی هاتبون راکرن بشکی وان جزاین کو ببریارا سروکاتی امریکا بس دبا هر جاره یعنی دنافورا 6 ماها سروک امریکا جارن دن او سزا یعنی بریار داوا سزا او لی خوشبون در کرد با بس دو کنگرس امریکا انجمن نران یعنی او جزا راکرن دبیت او پروژه اصاب چه تدف کوش کاسپی و پشتی دونالد ترامپ لکوش کاسپی واشو سروان بریار دکا او دبیت یاسا و ده جب جکرن یعنی تی چاوره کرن هفته به یعنی ایرو یعنی هر روشک به دونالد ترامپ واژوی سروان پروژه اصاب کاتو او ببیت یاسا جزا به راکرن یعنی او جزا تشتکو جه نیگرانی لیر لواشنطن اوین یعنی نیگرانی حنا لحكومة سوريا أو نكن ميكانيزم سناباك نينا واتا راسك هندك مرجو شرط بو حكومة سوريا هاتين دانان وكو أوي كود بيت ركفتني دنافرا كردو دمشق بيت جيب جيكرن ركفتني دهي عداري ودبي شر داعش بكات وأو بربسن بياني ناف حكومة سوريا بهن دور خستن يعني أو تشتاتين عماشدان بل أو جهلا بو سروك أمريكا ودبي سروك أمريكا خبر يار بداد جزاد سبيني يانا يعني رنگه في إدارة چونك پیوندیک باش دنافرا او إدارة و حكومة شام ده هي يعني رنگه تشتك بوسا بصناعين هتا كرن بس يعني او ميكانيزمك باش اگر إدارة بهت گورين يعني سروكا أمريكا سروكا بيت 2028 دكاره گلك بصناعي او جزام بگرن سر سوريا يعني او تشتك باش کو کنگرس آتی جيب چكرن يد دوان کنگرس خوشي داخوازا لوزارة درو أمريكا كري يعني قلت وزارة درو دبيت دنافرا هر 6 ماهان دا راپورت بدن کنگرس امریکا سروی کاری که حکومت سوریه دیکه آیا پیشوچون هنه آن نینه اگر پیشوچون نینه و دبیت چه بهت کردن اگر بیتو دنافی راپورتان ده 6 ماهان جارک و راپورت ده کنگرس امریکا پیشوچون نبید او ده چه دکن کنگرس گشاره که زور سر اداره امریکا دکات کو جزا بهن سپاندن بتایبتی یعنی جزا بره بهن سپاندن جاره که سرهنده کساتی جاره دو سرهنده کمپانیا و نافن و پشت هنگی اگر بزانن سوریا بره و آراسته کی خراب دچه يعني او جزاء بقرين ورنق كونغرس جارك دن بروجي اساكي دن بيشكش بكاتو جزاء دن بسبينت بس تانها او هبن يعني او بروجي اسا تمام بوج عاليه كونغرس امريكا رواني كوشكي سبي دكريت لا كوشكا سبي ودونالد ترامب دما واشو سروي بروجي اسا هيت كرن او دبيت ياسا ودهج بجيكرن واو جزاء سر سوريا دهن راكرن و پشتینگیشی یعنی چاودری امریکا دمنه یعنی کنگرس ایو سپاندی کو چاودریا وزارت دروا چاودریا وزارت پروانی چاودریا سنت کومه چاودریا نونراتی امریکا سوریا چاودریا کوشکاسپی سر سوریا بردام دبه یعنی هدک
مەرج داناینە دەبێت ئەو مەرجانە بهێنجێ بجێکردن ئەگەر دناوبەرا 6 مانگە نەهات جێبجێکردن دەبێت وەزارەتی دەربە راپۆرت بدا کۆنگرس ئەمریکا و پشتێنگی ڕەنگە کۆنگرس بیر لە ئالیەت و میکانزمی دن بکە ئەگەر بەرەپێشوونی شەبێت یعنی ئەو ئالیکاریە زیاتری سووریا دەکەن و دوو سەرۆکی لیژنەیە پەیوەندی دەربە برایان ماست گوت ئەم دەرفەتێک دەدەین سووریا دەبێت سووریا و دەرفەتە باش وەربگرێ ئەگەر دەرفەت وەرنەگرێ ئیدی ئەمریکاشی ئالیکاری خۆ ڤەردکشینیت و وەکوشارن خۆ سەر سووریا زیاد دەکات بەڵام هاون دەبێژن بەڵام دەرفەتێ بدەین وان بزان ئەو چ دەکەن بله گلک سپاس دیار کرد ریبری اوفیس روداویل واشنطن ج کنگرس امریکا پشتی در بسپونا ساله که در سر نمان رژیم بشار اسد را و هاتنا احمد الشرع دیرم شابی ولاتی دناوا گوتو بیجن ولاتین جدا دا یعنی دی همو کس در سوری داخفه به طایبتی امریکا منها بحث کرد هم پیوندین خواه لگل شامی باش دکه همجی کنگرس امریکا گوتو بیش دکه که جزاین جسر سوری راکه گلک ولاتین دنجی دستی وردان ناوا سوری دادکن لینها گوتو بیجن سرکه دنابر امریکا ترکیه و قطر دانه و هناك ولاتین دنین عربی همو آلیجی دستلات نویا شامی جید خازن که ریزه لمافین کمینه و پیکاتیان بگره دوای تێپەڕینی ساڵێک بەسەر ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد لە سووریا هێشتا پرسی سووریا و تێپەڕاندنی قۆناغی ڕاگوزەری سووریا لە واشنتن پرسێکی گەرمە لێرە لە پەیمانگەی واشنتن گفتوگویەکی تایبەت لەبارەی دۆخی سووریا و سیاسەتی ئەمریکا بۆ وڵاتە کرا یەکێک لە پرسە گرنگەکانیش کە ئەمریکا نزیکەی ساڵێکە پێوە سەرقاڵە نێوەنگیری کورد و حکوومەتی سووریایە بۆ دروستکردنی سوپایەکی نوێی هاوبەش بەشێک لە بۆچوونەکان لێرە لە واشنتن ئەوەن ئەمریکا پەلەیەتی لێگرتنی ئەو دوو هێزە بەڵام تاوەکو ئێستا دابەشبوون لە نێو بەرپرسانی واشنتن هەیە کە چۆن ئەم پرسە چارەسەر بکەن نەرین لە ئەمریکا دابش بوونە مەبەستا من ئەوەکو نەرین هەموو لە سەروەیەکێنە و دەوێت تەڤ لێ هەف ببن لێ جوداهیان نەرینان لە سەروەیەکێک و ئەمریکا گیواشان بکە حتا کو ڕێکەفتن بێجی بژیگەرن ئانژی تەنێ ئالیکار بە دەگوت و بێژاندا نەحمەه دەرباس بوونە و ئەمریکا ناوبژیوانی کردە ئالیکاریە وان دەکە لێ دەوان نەحمەهاندا تشتێک نەهاتیە گوهرتن بە نەرینە من لە ئەمریکا نەڕەزیبوون هەیە بە تایبەتیژی دەنەوە ئارتێشێدا ji ber ku ev li navçeyne û haydarin ku alozî zêde dibin û ev bi vî awayî berdewam nabe êdî sebra wan namîne li gel vê yekêne ku ev rêkeftin bêjî bijîkirin û pêşkeftin hebe پرسی یەکگرتنی کورد و حکوومەتی نوێی سووریا یەکێکە لە پرسە ئاڵۆزەکان تەنانەت تورکیا وڵاتانی دیکەش دەسوەردان لەم پرسە دەکەن بەشێک لە سەرچاوەکان ئاماژەبەوە دەدەن تورکیا دەرفەتی ساڵێکی بە ئەمریکا داوە تاو کۆم پرسەیەک لایی بکاتەوە بەڵام تاوەکو ئێستا واشنتن بە تاواتی نەچۆتە ژێرباری داواکاریەکانی تورکیا و هێشتا دەیەوێت پرۆسەیە گرتنی هێزەکانی سووریا دیموکرات و حکوومەتی نوێی سووریا بە شێوەیەکی سروشتی بەڕێوە بچێت هەرچەندە تێبینی زۆر لەسەر ڕۆڵی خودی نوێنەری ئەمریکا بۆ سووریا هەیە و هەندێک جار بە لێدوانەکانی کاریگەری لەسەر ئەم پرۆسەیە دروست دەکات بەڵام نوێنەری مەسەدە لە واشنتن بە گرنگ لە ڕۆڵی ئەمریکا دەڕوانێت داواش دەکات ئەمریکا دڵنیا بێت لەوەی کورد پێکاتەکانی دیکە لە گفتوگۆکان بەشدار دەبن و مافەکانیان لە سووریای نوێدا پارێزراوە نها ئەمریکا ڕۆلێکی مەزید نیست دەستپێکی ڕوخاندنی ڕێژیمی ئەسد هەیە نها ناو نیگۆچیشن گفتوگۆ دانوستاندن نامبەری خۆسەریە دەموکرات و نامبەری قەسەدێ و سووریە دمەشقی حکوومەتی سووریە ئەڤ ڕۆل لە ناواندا gelekî giringe ji bo gerantiyê mafên gelan ku ê li Rojhilatê Bakurê Sûriyê dijîn ew gelekî muhim e ew rol lîstir em dibînin rifaya gelekî pozîtîv e eger karibin bi hemî pêkhatiyên Sûriyê ew guftûgû nav danûstandinê gerek ew jî hazir bin ew gelekî muhim e هەر لەم پانێڵەدا ئەدمیرال براد کوپەر فەرماندەی نوێی فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا سنت کۆم بە شێوەی ئۆنلاین بەشدار بوو باسی لەوە کرد سوپای ئەمریکا لە ناوچەکە سێ پرسی گرنگی هەن کە کاریان لەسەر دەکەن یەکەمیان دڵنیابوون لە تێکشکاندنی یەکجاری داعش دووەم هاوکاریکردنی کورد و دیمەشق بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی دەی ئادار و سێمیشیان زیادکردنی هاوەنجی لەگەڵ هێزەکانی سووریا بۆ هەبوونی سووریایەکی سەقامگیر دیارکوردە ڕوودا و واشنتن